ڕۆحم بە فیدات بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ڕۆحم بە فیدای ڕێبازەکەت بێ. چەندێ مامۆستایەکی دڵسۆز و بە وەفای باشترین پێشەوا لەسەر زەویدا دێن بۆ لای پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، دێن بۆ لای من دەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، خوای گەورە تۆی کردووە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تۆ کۆتا پێغەمبەری لە هەموو پێغەمبەرێ بەڕێزتری صلی الله علیه وسلم، خۆت ئەزانی حاڵمان چۆنە، شەفاعەتمان بۆ بکە لای خوای پەروەردگار. بەڵێ حاڵمان دەزانی چۆنە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت خوای گەورە ئەمڕۆ زۆر تووڕەیە، قەت ئەوەندە تووڕە نەبوو. ئەمجا دەفەرمێت دەڕۆم لە ژێر عەرشی خوای پەروەردگارە سەجدە بۆ خوای پەروەردگار دەبەم، دەچمە سەجدە بۆ خوای گەورە. خەڵکە ساحەی مەشەرگشتی وەستاوە بەپاوە چاوەڕێی ئەوەیەتی کە خوای گەورەیەک لێیان بکاتەوە. ئای لەو ڕۆژە سەختە، ئای دڵمان ڕقە، ئای چاومان قایمە، ئای ئیمانمان زەعیفە، ئای بێهەوڵی هیچمان نەداوە بۆ قیامەتی خۆمان، چیمان کردو بە قیامەت؟ تەنها چوار کات درێژ دەکێ دەڵێ خوا لێمان قبوڵ کردووە. بەڵێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچمە سەجدە بۆ خوای پەروەردگار، خوای گەورە کۆمەڵە سوپاسێکم فێر دەکا کە بە جۆرێک سپاسی خوا دەکەم کە مەدحی خوا دەکەم بە هیچ جۆرێک هیچ کەسێک ئاوا مەدحی خوای نەکردو، ئاوا هیچ کەسێک سپاسی خوای نەکردو. بەڵێ دەفەرمێ پێم دەوتری ئەی محەممەد صلی الله علیه وسلم سەرت بەرز کەرەوە، لە سەجدا زۆر دەمێنێتەوە، دوعا ئەکا خوای پەروەردگار محاسبەی خەڵکی بکات بۆ بەهەشت بۆ جەهەنەم، بەدەستی خواشە بەدەستی هیچ کەسێک نییە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەبێ فەرمانی خوا ناتوانێت یەک نەفس بخاتە باشتە. تۆ دەتوانی، من دەتوانم، نا بەخوا ناتوانیت، نەسوێن بەخوای ئەرز و ئاسمان ناتوانیت. بۆ خۆت هەر بڵێ فڵان کەس بەهەشتی و جەهەنەمیە، بەخوا لای خوای گەورە وەزنی نوکی دەرزیەکی نییە. بەڵێ دوعای خێر بکە، بەڵام خەڵ مەنێرە بۆ بەهەشت و جەهەنەم. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە پێی دەفەرمێت سەرت بەرز کەرەوە، داوا بکە تا خوای گەورە داواکەت جێبەجێ کات، شەفاعەت بکە تا خوای گەورە شەفاعەتت قبوڵ کە. ئەفەرمێت سەرم بەرز دەکەمەوە، ئەڵێم ئەی پەروەردگارم ئوممەتەکەم یا ڕەبی، ئوممەتم خەمی ئوممەتەکەی خۆممە. ڕۆحم بە فیدات بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ڕۆحم بە فیدای ڕێبازەکەت بێ. چەندێ مامۆستایەکی دڵسۆز و بە وەفای باشترین پێشەوا لەسەر زەویدا بەڵێ دەفەرمێ ئوممەتەکەم ئەی پەروەردگارم خەمی ئوممەتەکەمە. بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە دەفەرمێ بیخە بەهەشتەوە، لەگەڵیا بڕۆ بۆ بەهەشت پێشیان کەوە، بیان بە بۆ بەهەشت لە ئوممەتەکەت ئەوانەی کە محاسبەیان لەسەر نییە با بڕۆن، کە بەپێی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژمارەیان 4 ملیار و 900 ملیۆنە، 4 ملیار لەگەڵ 900 ملیۆن بەبێ محاسبە و عەزاب دەچنە بەهەشتەوە. خوا ئەو کەسانەمان بگێڕە یا رب العالمین. بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دەڕۆنە بەهەشتەوە، ئەو کەسانە ئەفەرمێ سوێن بەخوا، لە کۆتایی حەدیثەکە ئەفەرمێ سوێن بەخوا، سوێن بۆ خوایەکی گیانی منی بەدەستە. تەنها دوو دەرگای بەهەشت، نێوان دوو دەرگای بەهەشتە، تەمان دەرگای کاتێک کە دەرگای ئەم دەرگایانە دوودانەیە، دوودانە کە دوو دەرگا دەخەیتە سەر پشت، ئەم بینیان چەندێکە؟ بینی دوو دەرگاکە ئی خۆمان 2 مەترە، بۆ مەتر و نیوە کە 2 مەترە، 2 مەتر و نیو هەرەوە نییە لە سوچی دەرگاکە بۆ سوچی دەرگاکە. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم سوێن بەخوای گەورە نێوان دوو دەرگا، بینی دوو دەرگاکە مەسافەکەی چەندێکە؟ ئەفەرمێت لە مەکەوە بۆ هەجەرە شوێنێکە، یاخود لە مەکەوە بۆ بوسڕا. ئەم دوو شوێنەی فەرموو بە قەمەر سەناعی فەحس کراوە و مەساح کراوە. ئەو دوو شوێنە بوسڕا لە شامە، هەجەریش ئێستا حالێن قەتەر و بەحرێن دەکات. واتە لە مەکەوە بۆ بەحرێن و قەتەر چەندێکە مەسافەکەی؟ یاخود لە مەکەوە بۆ بوسڕا کە شارێکە لە شارەکانی شام چەندێکە مەسافەکەی؟ ئەفەرمێت بینی دوو دەرگای بەهەشت ئەوەندە پان و فراوانە،
ئەو خەڵکە ئەی چۆن چێتە بەهەشت کە ئەمڕۆ فەحس کراوە 1270 کیلۆمەتر بەس پانە دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت مەساحەی دەرگاکە ئەوەندە پانە 1270 کیلۆمەتر هەر باسی ناکرێت چەندێ زۆرە یعنی 1270 کیلۆمەتر بڕۆ لە سوچی دەرگاکەش لە سوچی دەرگاکەی تر هی خۆمان 2 مەترە 3 مەترە کەمترە جارێ دەرگای یەک دەری 1 مەترە 80 سانتینە ئەمە دەرگاکانی بەهەشتە جا لەو خەڵکە بە ئیزدیحام دەڕواتە بەهەشتەوە